سبەینی یەکەم ڕۆژی جەژنە با چەند وشەیەک لەسەر جەژن فێر بین. بە ئینگلیزی بە قوربانیکردن ئەوترێت sacrifice بە سەربڕین ئەوترێت slaughter واتە سەربڕین. ئەو ئاژەڵانی کە بۆ قوربانی ئەبێت sheep واتە مەڕ، cow واتە مانگا، goat واتە بزن and camel واتە حوشتر. با ئەمانە هەمووی ڕسەیەکیان پێ دروست بکەین و بخێنە ڕسەیەکەوە. بۆ نمونە ئەڵێین Muslims around the world slaughter an animal during this Eid. Muslims around the world slaughter an animal during this Eid. واتە مسلمانان لەم جەژنەیە ئاژەڵێک سەر ئەبڕن. The animals that are suitable for sacrifice are these: sheep, cow, goat, camel. The animals that are suitable for sacrifice are these. ئەو ئاژەڵانەی کە گونجاون بۆ قوربانی ئەمانن: sheep مەڕ، cow مانگا، goat بزن، camel حوشتر. و لە کۆتاییشە جەژنتان پیرۆز بێت.